ڕووداوەکانی کوشتن و خۆکوشتن لەم دواییدا لە هەرێمی کوردستان ڕووی لە بەرزبوونەوە کردووە خەریکە لە حاڵەتەوە دەبێتە دیاردا. ئەمەش مەترسیەکی گەورە لەسەر ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروست کردووە. بۆ ئەوی بتوانن جیلێکی نەوەیەکی وا دروست بکەن کە دژی چەک بێت، دژی کوشتن بێت، دژی بەرزبوونەوەی حاڵەتی دەرونی بێت، چونکە بەڕاستی ئەوەی ئێستا لەم ڕۆژانەدا ڕوو دەدات بە شێوەیەکی گشتی خەڵکەکە لە ڕووی دەرونیەوە مرۆڤی ماندووە، یعنی پێویستی بە حەسانەوە هەیە، پێویستی بە تێگەیشتن هەیە، پێویستی بە خۆشیارکردنەوە هەیە، پێویستی بە ئەوەیە بتوانیت تۆ بەر لەوەی ئەنجامێکی کردەی خراپی هەبێت ڕووداوەکانی سەر دەرونی ئەو مرۆڤە تۆ بهینێتەوە حاڵەتی ئاسایی خۆی. بەشێک لە هاوڵاتیانی بەردەڕەشیش ئاماژە بەوە دەکەن زۆربوونی چەکی بێمەوڵەت و نەبوونی سزایەکی تون بۆ ئەو کەسانەی کە چەکی بێمەوڵەت هەڵدەگران هۆکاری سەرەکی ڕووداوەکانە. لە هۆکارەکان یعنی چەک ئەگەر کۆنتترۆل نەکرێت، ئەگەر هەر کەسێک چەک بەدەست بیت یعنی ڕووداوی کوشتنیش بێگومان زۆر دەبیت. یەک لە هۆکارەکان یعنی ئەوەیە کە چەک بکەوتە دەست خەڵکێکەوە. هۆکارێکی تر لەوە چێت یعنی خەڵکێک ڕۆشنبیری نەبی، هۆشیاری نەبیت، یعنی لە زیاتەوەی بە یاسا لە ڕێگەی دادگا بە شێوەیەکی شارستانی کێشەکانی خۆی چارەسەر بکات. هەر کێشەیەک بێت بەڕاستی یعنی نوەک خۆم نووسەر و ڕۆژنامە نووسم بە هەموو شێوەیەک کوشتنی مرۆڤ ڕەت دەکەمەوە. دژی ئەوەمە کە مرۆڤ تەنانەت ئەو خەڵەتی گەورەیەشی کرد کەس مافی نییە کەسێکی تر بکوژێت، بەڵام کە ئەو خەڵەتی گەورەشی کرد دژی ئەوەمەکە بکوژرێتەوە لە بەرامبەر. توێژەرێکی کۆمەڵایەتیش باز لەوە دەکات خراپی بارودۆخی گوزەرانی هاوڵاتیان وا دەکات حاڵەتەکانی کوشتن و خۆکوشتن بەرز ببێتەوە. کوشتن هەر هەوە بەس وەکو حاڵەیەک بێ، ئێستا وەکو دیاریتە زیادی کردیە کۆمەڵە هۆکار لە پشتی. یەک لە هۆکارەکان هەبوونی شەڕەکانی لە دواییەک لە عێراق و لە کوردستانە و هەبوونی داعش و هەبوونی ئەوە یەک لە خاڵەکانە. ئەو حاڵەتی هەبوونی شەڕ کاردانەوەی لەسەر پەروەردەکردنی منداڵ و شەڕانگیزی منداڵ چێ دەکاتە پەنادە بەخشتن. دوو هۆکاری هەبوونی چەک لە ماڵان. بەپێی دوایین ئامار لە ساڵی پارتاک و ئێستا 206 کەس بە چەک کوژراون. زۆربوونی چەکی بێمەوڵەت لە هەرێمی کوردستان مەترسیەکی گەورە لەسەر ژیانی هاوڵاتیان دروست کردووە. محەممەد جەلیل، کەناڵی بادینان، بەردەڕاش.